دامەزراوەی ڤیم پێشانگای ڕنگ و ئەزموونی بۆ هونەرمەندانی بە ئەزموون علی کەریم و علی جۆڵا و محەممەد فەتاح کردەوە کە لەلایەن پرۆژەی ئارت فرۆشەوە ڕێکخرابوو. سەبارەت بە پێشانگای ڕنگ و ئەزموون هونەرمەندی بە ئەزموون محەممەد فەتاح میوانە لە لامان و گفتوگۆی زۆرترەکەین. کاک محەممەد سڵاو لێ بێ بەخێربەی. سڵاو لە خۆش سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. سێ هونەرمەند علی کەریم، علی جۆڵا، محەممەد فەتاح کە هەرسێکتان هونەرمەندی بە ئەزموونی شاری سلێمانین. چۆن لە پێشانگای ڕنگ و ئەزمونە کۆبوونەوە پێکەوە؟ هەڵبەت ڕنگ و ئەزموون ناونیشانی ئەو پیشانگایە کە بە سپاسەوە ئارت فرۆش دەستنیشانی کردو بۆ ئەم سێ هونەرمەندە. ئەم پرۆژەی ئارت فرۆشە لە ڤیم فاوندیشن پێیان باش بکەم سێ هونەرمەندە بەیەکەوە نمایشی بکەن. واتە بیرۆکەی ئەوان بوو. بەڵێ بیرۆکەی ئەوانە بە سپاسەوە کە هەموو کارەکانیان جێبەجێ کرد و حزورەشی زۆر باش هەبوو بۆ ئەم پیشانگایە. ئێمە لێرەوە بەڕاستی بە ناوی هەر سێ هونەرمەندەکەوە سپاسی هەرسێکیانەکەین ڕێکخراوەکەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ڤیم فاوندیشن کە هەمیشە هاوکار و پاڵپشتی هونەرمەندانی بە ئەزموون و ئەو هونەرمەندانن کە تازە ڕێگەی هونەریان گرتۆتە بەر. بەڵێ ئەم سێ هونەرمەندە کە بەشداریتان لەم پێشانگایە کردبوو. هەر یەکێکتان بە دنیابینینی خۆی بەشداری کردبوو بۆ پێشانگاکە یان مەبەستێکی تایبەت هەبوو یان بابەتێکی تایبەت هەبوو کە ڤیم فاوندیشن پێیوتبوون بۆ نمونە لەسەر ئەم سروشتیان لەسەر بابەتێک وێنەکان بکێشن؟ نەخێر ڤیم فاوندیشن دەستی نەبوو لە دەستنیشانکردنی تەوەرێکی سەرەکی بۆ پیشانگاکە بەقەت ئەوەی کە ئەو سێ هونەرمەندەی بینیوە کە ستایلیان هەیە لە کارکردندا و ئەزمونێشان هەیە لە مەجای کاری پراکتیکی شێوەکاری بە تایبەت هونەری نیگارکێشان. بۆیە هەر هونەرمەندەی بە دە تابلۆ بەشداری کردووە بە ستایلی تایبەتی خۆی. مامۆستا علی ستایلی تایبەتی خۆی، علی جۆڵا دەمێک ساڵە کارەکە، مامۆستا علی کەریم دەمێک ساڵە ئیشەکە بەڵام ستایلەشی هەیە کە ئەو ئیشی پاستیل زیاتر ئەکات. جیاوازە لە ستایلی. بەڵێ هەرچی منە بەسەرەن من تەقریبەنەوە 20 ساڵی ئەخیرم بە شێوازی تعبیری تەجریدی کارەکەم و کارەکانم جیاترە لە کارەکانی ئەوەن. بەڵام ئەوان پێیان باش بوو سێ مەدرسە لەم پیشانگایدا کۆ ئەبنەوە بەبێ ئەوەی کە هیچ تەوەرێکی سەرەکی لە نێوانە هەبێ بەڵام خۆشەویستی هونەری شێوەکاری تەوەری هاوبەشە، حزوری کارکردنی پراکتیکی ئەم چەندین ساڵە هاوبەشە. بینەری جدی چۆن بەرەو ئەم پێشانگا جدیانەیەن؟ ئەگەر یەکەم ڕۆژ دیخەتان نابێت و لە فیلمەکەدا پیشانی بدا حزورێکی زۆر سیر جدی کە ئەڵێن جدی واتە خەڵکی نوخبە دیێت بۆ ئەم پێشانگایانە کە مەبەستێتی کارەکان ببینێ و متابعی ئەو هونەرمەندانەی کردووە. بەداخەوە بە عەکسی هەندێک پیشانگا کە خەریکە بینەری شێوکاری ئەتۆرێنێ لە هۆڵەکان لە شوێنە هونەریەکان بەوەی کە کاری زۆر خراپ نمایش ئەکرێت و هەندێک پیشانگا پێیا بۆ پێشانگای سەفەری و سیاحی پێ ئەوترێ بۆ ماوەی 2 سەعاتێک ئەکرێتەوە و دواتر هەڵ ئەگیرێ و ئەڕوات کە ئەو بەڕاستی ئەمە زەرەرێکی کوشندە لە ڕوتی هونەری شێوکاری کورد و سلێمانی چونکە سلێمانی ئەگەر بمانەوە قسەی لەسەر بکەین خاوەن مێژوێشی گەورەیە. ڕاستە هونەری شێوەکاری تەمەنی کورتە لای ئێمە، هەمووی 100 ساڵێکە هونەری شێوەکاری هەیە لە لای ئێمە، بەڵام گورج و گۆڵیەکی جوان و کۆمەڵێک ناو ئەستێرەی زۆر گەورەمان هەیە لە بواردا. کێن بڕیار لەسەر ئەو جۆرە پێشانگایانە ئەیەن کە جەنابە باسی کرد؟ هەڵبەت خەڵکێک هەیە تا ئێستا لەگەڵ هونەری جدیایە و متابعی هونەری هونەرمەندان ئەکات، ڕەخنەگرمان هەیە متابعە ئەکات، مامۆستایانمان هەیە لە مەجالەکەیە، بەڵام لە دەرەوەی ئەوە کۆمەڵک خەڵک هەیە کە
گوێ نایەتە ئەوەی کە چی پیشان ئەدرێ و چی پیشان نادرێت. من خۆم شخصی خۆم لەگەڵ هوەری گەنجان و لاوانم و زۆربەی ئەو هونەرمەندانی کە ئێستا پێگەیشتون قسەم لەگەڵاکردن کاتی خۆی و تەرجیع ئەمکردن لەسەر کاری زۆر باش بە سوپاسەوە زۆربیان ئێستا ناوی دیارن لە مەجالەکە. بەڵام بەداخەوە کە هەندێکەیە ئەتوانم بڵم خۆیان هەڵواسیەوە بە هونەرەوە یان هونەر وەکو وەسیلەیەک بەکارهێن ئەوانە ناوی هوەری شێوەکاری تۆزێک سوڕێشی خراپ ئەیان بە هوەری شێوەکاری کە ئەمە دواتر تەسیرکاتە سەر ڕوتی هوەری شێوەکاری لە شارەکە و لە کوردستان. ئەگەر باسی هۆڵ بکەین هۆڵەکانمان تا چەند ئامادەن بۆ کردنەوەی پێشانگایەک؟ هۆڵەکانمان زۆربەی هۆڵی شێوەکاری نین. ئێستا بە سوپاسەوە هەندێک هەوڵ هەیە بۆ دروستکردنی هۆڵی نوێ کە بەم زوانە هەواڵەکانە بێسن لەسەر هۆڵی تازە گەلەری تازە، بەڵام هەر ناکاتە ئەوەی کە هۆڵێک بێت یان گەلەرێک بێت تایبەت بە پیشاندانی کاری هوەری. مەسەرەن هۆڵەکانمان ئێمە زیاتر شوێنە استیغلال کراوە، گەراجی سیارەیە مەسەن ژێرزەمینی شوێنێکە کراوە بە گەلەری کە ئەمانە کارێکی باش نین، خراپن. ڕاستە ئێمە لە ئەوروپا چەندین شوێنی کۆن هەیە نۆژەنگ کراوەتەوە ناوەکەی کراوە و بووە بە گەلەریەکی جوان و شانازی پێوەکرێ، بەڵام لای ئێمە بە ئەندازیاری هۆڵەکان و گەلەریەکان نەگەشتێتەوە ئاستە. بە سوپاسەوە ڤیم فاوندیشن یەکێکە لەو گەلەریانەی کە گەلەرێکی ڕاقیە و ستافەکەی وەڕێخەری پرۆژەکەی و هەموو ئەو ستافێک کە لەوێن هەوڵ ئەدەن بە کوالیتێکی زۆر جوان ئیش بۆ هونەرمەند بکەن کە کاری باش نمایش بکرێت لەو شوێنە و هیوادارم ئەو گەلەریە بۆ شێوە بمێنێتەوە و هونەرمەندانی باش بانگ بکرێن بۆ ئەوەی ڕوویەکی جوانی هونەری شێوەکاری پیشان بدرێت. پێشانگاکەتان تاکەی بەردەوامە بێت؟ هەتا ڕۆژی هەینی بەردەوامە. بۆ یەکەم جارە حەزەکەمەوە باسکەم گەلەریەک هەبێت لە نۆی بەیانیەوە هەتا هەشتی ئێوارە بەردەوام کرابێتەوە و خەڵک چێ سەردانی بکە. ئەمە کارێکە لە کارە جوانەکانی ڤیم فاوندیشن. کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوون، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ بەڕێزە.